ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە لەگەڵ مابێت بێگومان ئەگەر لە شوێنەکانی تر بەفرێکی زۆر باری بێ بێگومان لە سۆران ئێستا بەفری باش باریوە وایە کاگازات؟ ئەو شوێنەی من کە ئێستا لێی وەستاوم سۆرانە لە سۆران وەکو حاجی ئۆمەران و برادۆست و ئەوانە وەکو قەزای چۆمان نەباریوە بەڵام ڕێژەی بەفرباری نەتوانم لە سنووری ئێمە لە سنووری دارەی سۆران لە چاو شوێنەکانی تر لە هەمویان زیاتر باریوە مامۆستا سالار بە تایبەتی لە حاجی ئۆمەران لە شەوی ڕابردووەوە تاوەکۆڕۆ لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو نزیک 90 سانتیم بەفر لەم ناوچەیە باریوە لە ئێستادا لە حاجی ئۆمەران پلەکانی گەرمی 6 پلە لەژێر سەفراون کە بە یەکێک لە ناوچە هەرە ساردەکانی هەرێمی کوردستان دادەن لە حاجی ئۆمەران وەک هاتوچۆی چۆمانیش بڵاوی کردوێتەوە کەوا داوا لە هاوڵاتیان و شۆفێران ئەکاتن سەردانی حاجی ئۆمەران نەکەن چونکە لە نێوان چۆمان بۆ حاجی ئۆمەران ڕێگاکان هەمویان بوون بە بەستەڵاک وە کڕێوە هەیە لە ناوچەکە بەفری چیاکان بەهۆی کڕێوەوە جارێ شردێتەوە سەر شەقامەکان و بێتە بەستەڵک گرفتی هاتوچۆ بۆ هاوڵاتیان دروست دەکات بۆیە گرنگە ئەمڕۆ هاوڵاتیان سەفەر بۆ ئەم ناوچە شاخاویانە نەکەن بۆ ئەوەی گیانی خۆیان سەلامت بێتن وەک ئاماژەمان پێدا دیارە لەوێ 90 سانتیم بەفرباری و هەروەها لە دەڤەری برادۆستیش کەوا ئەویش ناوچەیەشی بەفراوی و ساردە بە تایبەتی سەریبەردی کەوا ئەم ڕێگایە هەر کە بەفر ئەبارێتن پەچی ئەکەوێتن لە ئێستادا ڕێگای نێوان سۆران و برادۆست بەهۆی بارینی زۆری بەفرەوە ئاستەنجی هاتوۆیە هەرچەندە تیمەکانی ڕێگاوبان ئەو ڕێگایە پاکەکەنەوە بەڵام گرفتی هاتوچۆ بەردەوام دروست ئەبێتن چونکە وەک ئاماژەمان پێدا کڕێوە هەیە و هەروەها بەستەڵک دروست ئەبێتن لەم ناوچانەیە بۆی ئەمە واکاتن کە ڕێگاکان بەردەوام گرفتی هاتوچۆیان هەبێتن لە دەبەری برادۆستیش زیاتر لە 50 سانتیم بەفر باریوە کەوامەش ڕێژێکی زۆرە و هەروەها لە دەبەری مێرگەسۆریش نزیک بە 70 سانتیم بەفر باریوە وەک ئاماژەمان پێدا لە حاجی ئۆمەران لە هەموو ناوچەکانی تر زیاتر باریوە هەروە لە سەنتەری قەزای سۆرانیش لە شەوی ڕابردووە لە کاتژمێر 3 شەوەوە تاوەکو بەرەبەیان بەفرباریوە ڕێژەکەی لە سەنتەری سۆران ڕێژەی بەفربارین بەراورد بە شوێنەکانی تر بە قەزا و ناحیەکانی دەوروبەری کەمتر وەکەوە نزیک 8 سانتیم لە سەنتەری سۆران بەفرباریوە زۆر باشە خۆ هیچ حاڵەتی نەخوازرا و بە شێوەی گشتی لە ئیدارەی سۆران ڕووی نەداوە ئەو زانیارانەی تا ئێستا ئێمە هەمانە خۆشبەختانە تاوەکو ئێستا هیچ ڕووداوێکی نەخوازرا بەهۆی بەفربارینەوە کە ڕووداوی هاتوچۆی لەکەت بێتەوە خۆشبەختانە تاوەکو ئێستا هیچ ڕووداوێک ڕووی نەداوە هاتوچۆ داوا لە شۆفێرانە کاتن کەوا بۆ سەلامەتی گیانی خۆیان ئەمڕۆ لە ماڵیان بمێننەوە و کارەکانیان ئەمڕۆ بخەنە ڕۆژێشتر تاوەکو ئەم سەرما و سۆڵە و بەستەڵەکە لە ڕێگاکان تەواو دەبێتن لە حاجی ئۆمەران بەهۆی زۆری بەفربارینەوە مەرزەکە داخراوە لە ئێستادا نەجم و جۆڵی گەشتیاری هەیە نەجم و جۆڵی بازرگانی هەیە لەبەر سەرمای زۆر و بەستەڵەک و بەفری زۆرەوە مەرزەکە داخراوە و هەروەها هاتوچۆی چۆمانیش ڕێگا بەو شۆفێرانە ناداتن کەوا سیارەی دەبڵ ئەکسلیان پێنیە یاخود زنجیریان نەبەستاوە بۆ سەلامەتی گیانی ئەو هاوڵاتیانە هەمویان ئەجێڕدێنەوە لە قەزای چۆمان بۆ ئەوەی تووشی ڕووداوی نەخوازراو نەبنەوە لەم ناوچانە زۆر باشە ئازاد ئەمەوێ بزانم کە ئەو ناوچانەی بەو ڕێژە زۆرە بەفری لێباریوە نەوتی سپیان پێدراوە هیچ مامۆستا سالار ئەم ناوچانە تەنها یەک بەرمیل نەوتیان پێدراوە دیارە ئەم بەرمیل نەوتەش لەم ناوچانە بەشی خۆگەرمکردنەوەیان ناکاتن ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو راپۆرتی مەیدانیمان کردووە لە گوندەکانی ئەم نورە لە هاوڵاتیانمان پرسی ئایا ئەم بەرمیل نەوتە بەشی چەند ڕۆژانەکاتن دیارە هاوڵاتیان وەک خۆیان گوندنشینان ئاماژە پێ ئەدەن تەنها یەک ئەم بەرمیل نەوتە بەشی تەنها 20 ڕۆژیان ئەکاتن کە ئەمەش ئەرچیان قڕستر ئەبێتن بە تایبەتی لە ئێستادا کەوانەوت لە سەروی 165,000 یەک بەرمیل نەوت هاوڵاتیان باری داراییان خراپە لە بەرامبەر ئەمەشدا زۆرێک لە هاوڵاتیان پەنایان بۆ بڕینەوەی داری دارستانەکانیان بردووە کە ئەمەش لە بەرامبەردا ئەبێتە هۆی تێکچوونی ژینگە لە ناوچەکەدا بەڵام هاوڵاتیان وەک خۆیان ئەڵێن بە ناچاری پەنا بۆ دار ئەبەن بۆ ئەوەی لە وەرزی زستاندا خۆیان پێگەرم بکەنەوە
بەڵێ ئازاد ئۆمەراوەی لە سۆرانەوە سپاس بۆ گواستنەوەی زانیاریەکانت.